بەناوی خی گەورە سەرەتا بە خێراتنی کەناڵی کورسا دەکەم بۆ کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵەکان بەشی باغداری. من دکتۆر هۆشمان عومەرم، مامۆستام لە کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان و ئەندازیاری کشت و کاڵی شارەزا لە بواری ڕۆگزانیە. ئێمە لە بەشی باغداری کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان چەند پرۆژەیەکی ڕایشکاریمان هەیە کە لە پرۆژەکان بریتێ لە پرۆژەی زعفران و ئەم پرۆژەیە بە سوپاسەوە لەلایەن ڕاگرایەتی کۆلێژی کشت و کاڵ و سەرۆکایەتی زانکۆ بەڕێز دکتۆر کۆسارە و هەروەها وەزارەتی خوێندنی باڵاشەوە پشتگیریمان کراوە و زۆر سوپاسیانەکەین و توانیمانە ئێمەش وەکو ماوەیەم 2 ساڵە دەستکەین بە بەرهەمهێنانی ئەم ڕۆکە. تاوان ئەم ڕۆکە ئەگەر بینە سەر ناوەکەی بە عەرەبی پێوترێت زعفران و لە ناو خۆشمانە لە کوردەواریار بە زعفران هاتووە و ئینگلیزیەکەی پێوتێ سافرۆن بە زمانی زانستی و لاتینیش پێوترێ کڕۆکەس ساتیڤەس لەلایەن زانایەکی سویدیۆ دۆزراوەتەوە ناوی لینایەسە. تاوان ئەم ڕۆکە ئەگەر سەیریکن بە پیاز زیاکە یەکێکە لە گوڵە پیازە گوڵدارەکان بەو گروپە تەسنیفەکرێت و سەر بە خێزانی سەوسەنیەکانە پێڵێن ئێریدەیسی باشە و بە سەلک زیاکە و تۆ ناکە. تاوان ئەو سەبەبی تۆ نەکردنەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ڕۆکە کرۆمۆسۆماتەکانی لەگەڵ کرۆمۆسۆمی ڕۆکێکی ئەتیادیە زیاترە پێوتێ ئۆتۆپۆلیپلۆیدی یاخود ئۆتۆتریپلۆید. ئەمەش وای کردووە کەم ڕۆکە تۆ نەکات بۆیە هیچ جۆرە گوڵێکی کەیتیان نییە، تەنها ڕەنگی مۆرە گوڵەکەی هیچ فۆرم و کەڵتیڤارێکی کەمان نییە و ئەمەش وای کردووە دۆزینەوەی تا ئەم دوایانەش دۆزینەوەی مڵتنی ئەستەکەی نیشتیمانی سروشتەکەی بە ئاسانی دیار نەبێت. لەم دوایانە لە ساڵی 2019 و 2022 گروپێک لە زانایانی ئەڵمانی هەستان بە دیراسەکردنی ئەم ڕۆکە بۆی بتوانن مڵتنە ئەستەکەی شوێنە ئەستەکەی بدۆزنەوە لە چۆ هاتوو لە چیوە هاتووە. بە شێوەی مێژووی لەسەر ئەو ڕسمە مێژویانەی کە هەیە لەوەشە بۆیان دەرکەوتووە کە ئەمە مڵتنی ئەستەکەی یۆناان و لە دوای یۆنانەوەی تر هاتووە بۆ ئەوروپا و بۆ ئێران و بۆ ئیسپانیا و بۆ ئەمانە بڵاو بەتەوە. تاوان ساڵانە ئەم ڕۆکە نزیکەی 500 تەنی لێ ئینتاجەکرێ سەی 93 ئەم ئینتاجی ئەم ڕۆکە لە ئێرانە کەمە یەکێکە لەو دافعانەی کە پێمانەڵێ کە کەشوهەوای ئێمە هی وڵاتی ئێمە نزیکە لە ئێرانەوە باشە بۆ ئەم ڕۆکە. 50,000 ساڵ لەو پێشیش لێکێ لە شکەوتەکانی کوردستانە ئەو ڕەنگەی کە لە کڕۆکەسا هەیە لە زعفرانە هەیە بەکار هاتۆ بۆ ڕەسمکردن کە ئەمەش هەر دەلیلێکە بۆ ئەوەی کە لە کوردستان وەکو مڵتنێکی ئەستی وجودی هەبێ بتوانین بیڕێن. تاوان باشترین کەشوهەوا بۆ ئەم ڕۆکە بریتێ لە هاوینێکی گەرم کە دەرەجی حرارەتەکەی تا 45 دەرەجە ڕوا و زستانێکی ساردی هەبێت تا ناقص 5 بۆ 10 دەرەجەی میئەویەوەش ئەوە ژێشێکە لەو هۆکارانی کە لە کوردستانە ئەم کەشوهەوایمان هەیە. ئەگەر بینە سەر ئەهەمیەت و گرنگی ئەم ڕۆکە لە دوو لایەنەوە گرنگی هەیە. تاوان ئەو بەشەی کە گرنگە لە ناو گوڵەکەیەتی گوڵەکەی لە 3 بەش پێگاتەوە. ئەوراقی توێیجەکانی ئەو بەشە مۆرەی گەڵامۆرانی گەڵای گوڵەکە و زایدەن بەشی نێرە و بەشی نێ ئەو بەشەی کە بەکاری وەکو زعفران و ئەهەمیەتی اقتصادی و گرنگی طبیەکەی هەیە پێوتێتی پێوتێ ستیگما. ئەو بەشەمەیەتی کە لە 3 تاڵی سوور پێگاتەوە پێوتێ ڕێد گۆڵد باشە ئەوەنە گرانە. ئەم بەشەی بەکارهێنرێ بۆچی بۆ ئەو خۆراک و بۆ بەشی پزیشکی. تەمەنە ناحەی پزیشکیەوە 3 مادەی ئەساسی تایە پێوتێ کرۆسین و پیکرۆکرۆسین لەگەڵ سەفرانەوە. ئەم کرۆسینە ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر چاکە بۆ نەخۆشی ئەلزایمەر کەمەکاتەوە ئیستیفادەیە بۆ تیومەر ئەگەر سەرەتان هەبێ یا شتێک هەبێ بۆ کێشەکانی هەرس بەکارێت. و لە ناحەی خۆراکیشەوە لە مەتبەخە با بڵێن لە چێشخانە کوردیەکانە و چێشخانەی فارس و بگرە هەندیەکانیش زەفران بەکارهێنرێ وەکو ڕەنگێک بەسەر برنج بەکارێ. لە سویتە لە شیرەمەنیەکانە بەکاریە لە مەشروباتە غازیەکان ئەتوانین بەکارمێن لە بنێشتا بەکارێنێتێتە بنێشتەوە. هەروەها مەزدەرێکی گرنگی بەشە نێرەکەشی مەزدەرێکی گرنگی دەنکە هەڵاڵەیە بۆ هەنگەکان خۆراکی هەنگەکانە هەنگ ئیسفادەی لێکە هەم ڕەحیقەکەشی ئیسفادە لێکا کە ئەو هەنگوینەوە لێکا بێ بە هەنگوینێکی زۆر کواڵیتی بەرز
ئەمە گرنگیەکانێتی هەم لە ناحی طبی و هەم لە ناحی خۆراکیشەوە لەسەر لەو خاکی کوردستانی خۆمانە لە هەموو منتیقەکانە هەبێت تەنانەت لەو منتیقانەش کە تراکتۆری بۆ ناچێت تۆ توانی لەو شوێنەشا بیڕوێنی ینی زۆر کەم مەسرەفە ئەمڕۆکە باشە یەک جارە ئیڕوێنیت و تا 7 ساڵیش بەرئەیە لە دوای 7 ساڵەکە کۆی ئەەکەیتەوە و جارێککە هەندێک لە پیازەکانی شێفرۆشیتەوە ئەتوانێت ئیمکانێتی پارێکت بۆ پیا بکات ینی بۆ دەستەبەر بکە لەبەرەوە مەسرەفی زۆر کەمە بەسەرەن ئەگەر بینە سەر ڕوانەکەی لە مانگی نۆیە هەشت و نۆنیایەتی هەشت و بیدایەتی نۆیە ئەم پیازەکانە هێنرێت زە پێشەوەی پیازەکان سەیرەکەی بزین نەخۆش نییە کێشەی نییە دوای ئەوە زەویەکەی بۆ حازرەکەی زەویەکەی بۆ نەرمەکەیت و خەتخەتیەکەی وەکۆم ئەرزە ئێستا پیازەکان بە مەسافەی 10 سانتیمەتر بوودا بۆ 15 سانتیمەتر لە پێینی پیازێک و پیازێک و خەتێک و خەتێک 30 بۆ 40 سانتیمەتر مەسافەیان هەبێ پیازەکانە ڕوێنیت و دوای دای پۆشتۆ لە مانگەوە ئێتر هەر ئەمەنگەیەوێ و لە دوای ئەوە لە مانگی 11 هەڵەسین بە کۆکردنەوە گوڵەکە و هیچ پێویست بوو ناکات تۆ ئاوی بیت چکە لە وڵاتی خۆمانە باران هەیە و بە باران بە ئاوی باران ئاوێری و خۆی گەورە بێ و درێژی گەڵاکانی گەورە بێت و پاشان کە گوڵەکە و کۆکردەوە تەبەن هەر ئەم گوڵەکە کۆیەکەیتەوە ئەیبێتەوە شوێنێکی پاک بە بەیانیان کۆکرێتەوە عادەتەن ئەیبێتە شوێنێکی پاکەوە و بەشە میەکەی لێ جیاکەیتەوە کە بەشە ئەساسیەکەی ئەمڕۆکەی ڕەنگی سوورە لە 3 تاڵ پێگاتووە پێوتر ستیگما ئەو بەشەی جیاکەیتەوە ئەنجا وشکێکەکەیتەوە تەبەن وشکردنەوەش بە کۆمەڵە ڕێگای هەیە باشترین ڕێگەی ئەوەیە بە فریزین درایانی بە ساردی وشکیکەیتەوە طریقەیەکی تایبەتە هەروەها بە وشکردنەوە لەبەر سێبەرە خێتە ژوورێکەوە لە ژوورێکە دایانی بە تەنچی ستیگماکان لەسەر پارچە خامێک دانیت و وشکەکرێتەوە لە 72 ساعاتێکی پێچێت تا وشکە بێتەوە دوایەوە کە گوڵەکەیمان کۆکردەوە بردمان بۆ وشکردنەوە ئەم پیازە ئەم ڕۆکە لە ناو زەویەکە ئەمێنێتەوە پێویست بە هیچ عملیاتێکی خدمە ناکە ئەگەر خۆت بتەوێت سەمادی پێوەکەی یاهین ئەو لە کاتی خۆیان بەپێی مەساحەکەی کە هەتە سەمادی پێوەکەی سەمادی حیوانی بە یاکیمیایی واکەش پێشی ئەو نەکەیت خۆی وردەوردە ئەم گەڵایانە درێژە بێتەوە تا 40 سانتیمەتر خۆراکەیە بەشیش ژێرەوە ئەم کۆڕملێتانە دروستەکە تاوانە ئەم کۆڕملێتانەش ساڵێکی کە ئەبن بە تاوان 2 بۆ 3 تا 8 کۆڕملێتی وا دروستەکە ساڵێکیکە ئەبێ بە چەند ئەبێ بە 2 ئەوەنە 3 ئەوەنە ینی گوڵەکانیش دەبن بە 3 ئەوەنە کەواتە ئینتاجەکەش دەبێت بە 3 ئەوەنە بەو شێوەیە وەکو ڕێنماییەک تاوان هەدەفی ئەساسیان پرۆژەی ئێمە 3 نقطەی ئەساسیە بەڕاستەکەی یەکێک لەوانەیە خوێندکارەکانمان ئاشناکەین بۆی لە دوایەوەی کە تەخەڕوجیان کرد ئیستیفادەی لێ بکەن دووهەمیان بۆ خۆمانە بۆ مامۆستاکان تەجروبەی لەسەرەکەین سێمیان بۆ بڵاوکردنەوەیەتی لە ناو جوتیارەکانیشا و لە ناو خەڵکیشە وەگەر کەسێک بێوێت لە ماڵیشەوە ڕێگەیچکە تەوان ئەم ڕێگە پێوترێ مەکشوف پێوتێ حەقلی مەکشوف ئەتیادی بەڵام ئەتوانیت لە ماڵیشەوە ئینتاج بکەیت لە ناو ژوورێکی ئەتیادیا و کاتە پێوتێ زراعی ستونی ڕواندنی ستونی دەتوانن مەجموعەیە ترەی ئەهێنیت پیازەکانی تێیەکەیت باشە خۆڵی تێیەکەی یاخود بەطریقەی ئەکوابێ ئاوی تێیەکەیتەوە ڕێگەی خۆی هەیە ئەیڕوێنێ لە ماڵەوەیە کەسێک ئەوێ لە ئینجانەیەەکە مەجموعەیە پیازێنێ ئەیڕوێنێ لە ئینجانەکە ئیتر ئاینن طریقی کە لە عەرزەکە ئەیڕوێنی دوێشەیڕوێنیت و لە مانگی 11 گوڵەکاتەوە وردە و دەزیاکە تەمان بۆ 7 ساڵ ئینتاجە لە دوای 7 ساڵەکە بێ کۆی بکەیتەوە لە ماڵی شەوە بێت لە دوای 2-3 ساڵ کە گوڵی یایتر وردەوە پڕەبێتەوە شوێنەکە ئەبێ کۆیکەیتەوە تەفریدیەکەی وردیەکەیتەوە لە ئینجانێکەوە بێ بە 5 ئینجانە لە حەقێکەوەی بە چەند حەقێک